لەم ساڵدا ژنان زیاتر لە 2350 سکاڵایان دژی ئەو کەسانە تۆمار کردووە کە توندوتیژیان بەرامبەر کردوون. بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووداوەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان کەمیان کردووە، بەڵام حاڵەتی خۆستاندنی ژنان و تۆمارکردنی سکاڵا زیادیان کردووە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕوبەڕبوونەوەی توندوتیژی دژی ژنانیش هۆکاری کەمبوونەوەی ڕووداوەکان و زیادبوونی ڕێژەی سکاڵاکان بۆ هۆشیاری کۆمەڵگە دەگەڕێنێتەوە. ساردە و پازدە خۆشبەختانە هیچ حاڵەتێکی وها زیادی نەکردووە بەراورد بە ساڵی پار، تەنها حاڵەتی خۆسوتان نەبێت کە چەند حاڵەتێک زیادی کردووە بەراورد لەگە ساڵی 2014 و ڕێژەی سکاڵاش لە ساڵی 2014 2165 سکاڵامان هەبوو، بەڵام لە ساڵی 2015 زیادی کردووە 2351 سکاڵا. زیادبوونی ڕێژەی سکاڵاش بە ئەو دەگەڕێتەوە ئاستی هۆشیاری کۆمەڵگە تا ڕادێکی باز بەرەو پێش چووە. لە چەند مانگی ڕابردوودا ڕووداوێکی کوشتنی ئافرەتێک لە قەزای خەبات تۆمارکرا. دوای لێکۆڵینەوە بە دوواداچوون پۆلیس دوو کەسی لەسەر ئەو ڕووداوە دەستگیر کردو. لە لێکۆڵینەوەکاندا دانیان بە تاوانەکانیاندا ناوە. مجارەت جینارمان بوو، ئەمنیش مێردەکەی لەمان نەبوو، ئەمن چوومە بانەوە زێر و تشتی ئەوانەی هەبوو، ئەمە چوم یارمەتی ئەو کوڕەمدا پێکەوە کوشتمان، زێڕەکەمان بردە بازاری فرۆشتیتمان، حەبلەکەمان لە ئەوەی ئادا بوو پێکەوە کوشتمان. لە چێ کوشتتان؟ لە چێ خنکانتان ئافرەتەکەتان لە چێ خنکان؟ لە سەربانێ بە حەبلەکە. لە ساڵی 2014دا 2165 سکاڵا لەلایەن ژنانەوە تۆمار کرابوون، بەڵام لە ساڵی 2015دا 2351 سکاڵا تۆمار کراون کە بە وتەی پۆلیس زیادبوونی سکاڵاکان ئاماژەیەکن بۆ هۆشیاربوونەوەی کۆمەڵگە بەرامبەر مافەکانی ژنان. کۆنفرانس و دیبیت و ڕێکخراوەکان بۆ پاراستنی مافی ژنان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە، بەڵام هیچ لەوانە وایە نەکردووە ڕووداوەکان و توندوتیژەکان بەرامبەر ژنان بوەستێنرێت. بەرزان مەلامین NRT هەولێر.